لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەست پێ بکەینە بەیانیە لە ناوچەی موکریان بەگشتی وە بۆکان بە تایبەتی کامەڵبەندێکی دیاری هوەری بەند و بەستە و حەیرانە و شوێنی پێگەیشتن و دەرکەوتنی چەندان هونەرمەندی بەتوانا بووە لەوانە حەسەن زیرەک. مام حەمیدی کۆستەیی کە ئاشنایەتی نزیکی لەگەڵ حەسەن زیرەک هەبووە یەکێکترە لە حەیرانبێژانی ئەو شارە شاری بۆکان و هەوادار و گوێگریکی زۆریشی هەیە. ئەو ئێستا تەمەنی 86 ساڵە و لە کاتی حەیران و گۆرانی وتنە بە جوڵە و نمایشە سەرنجڕاکێشەکانی ناسرێتەوە. بەم بەیانیە با بینەری ئەم هونەرە جوانە بین. من قلي مودلي من سند اليسا سندي بدوفا سندي لما غلايا سندي لبرينا یەکێکە لە حەیرانبێژ و بەیت و بەندبێژەکانی ناوچەی موکریانی ڕۆژهەڵاتی کوردستان. تەمەنی 86 ساڵە و لە 14 ساڵیەوە سەرۆکاری لەگەڵ هونەری فۆلکلۆر تێکەڵ کردووە. ئاشنایەتی لەگەڵ حەسەن زیرەکە بۆ دەڵێت کاریگەری زۆری لەسەر هەبووە. مام حەمیدی کۆستەیی ئەو بە حەزەوە هونەرەکەی پێشکەش دەکات و کاتێک حەیران یان بەندێک دەڵێ جوڵە و نمایش و سەفای لە گەنجێکی تازە پێگەشت و دەچێت. خەڵک خوددایان لێ ڕازی بێ گەورەش کۆلێک دنیا کورد منیان خۆش دەبێ منی با خوددا نیوەکەی تەوسیان دەکەم. ئەتاوان بە من ڕازی بێ تا بمێنم ئەگەر نەمرم ئەمن هەر بۆ خلیسی بۆ کوردە من بۆ کوردش بەڵام ئەگەڕیشم ئەوەندە بێ مەگەڵ خەنە بەینی دووبار هەر دەیڕێ ئاخە خەڵک ڕەحمەتم بۆ دەنێرێ بۆی نەیڵێم بۆچێ منە و دوعا و نەزایە با بڕە بۆ دایک و باوکم. مام حەمید لە بۆکان لەدایک بوو و هەر لەوێش دەژی. حەز و خولیایەکی زۆری بۆ هونەری گۆرانی کوردی هەیە. هاوڕێ و هاوپیشەکانی بە کەسێکی خۆشەویست و دەنگ بێژێکی بەتوانای وەسڵ دەکەن. مام حەمید گۆرانی بێژێکی تایبەتە، یعنی لە ڕەچاو تەمەنیەکە و 86 ساڵی تەمەنە وزەیەکی زۆر تایبەتی هەیە، یعنی دەڵێ گەنجێکی تازە 16-17 ساڵەیە و ئەوەندە بە پڕ ئینێرژی و ئەوەندە بە زەوق و شەوقەوە و ئەوەندە بە ڕەغبەتەوە دەخوێنێ کە ئینسان زوو ئەو تێلەپاتیە و ئیرتباتە ئەو پەیوەندی بەرقرار دەبێ، ینی دێ ناو گۆرانێکی وەجم و جۆڵت دەخا هەستت پێ دەبەخشێت، یعنی دەتبزوێنێ. جگەلەوەی کە گۆرانەکانیشی لەباری تێکست و ناوەرۆکەوە بەنگی قەدیم دەڵێت. جوڵەی لەش و دەست و تەسبیحەکەی تایبەتمەندێکی تری مام حەمیدی کۆستەییە. وەک خۆی دەڵێ ئەگەر ئەو جوڵانەی نەبێ دەنجی دەرنایە و گۆرانی پێناوترێ. ئارەسەمی کوردستان 24 ڕوانیە. لە هەفتەی ڕابردوو ڕێژەی ئەسوچوون زیادی کردووەوە پشکنینی پیسایی بۆ ژمارەیەک نەخۆش وەرگیرا و لە هەولێر و سلێمانی ژمارەیەک حاڵەتی کۆلێرا تۆمار کراوە. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەت هێرمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە سلێمانی باسیەوەی کرد کە پشکنینی کۆلێرا لە هەرێمی کوردستان بەردەستە و ڕۆژانەش پشکنین بۆ ئاوی خواردنەوە کرێ و جەختیشی لەسەر ئەو کردوێتەوە کە لایەنی خۆپارێزی و ڕێگرتن لە تەشەنەکردنی نەخۆشیەکە کاری باشی لەسەر کراوە. لەلایەکی دیکەشە وەزارەتی تەندروستی لە ڕاگەاندەوێکیدا باسیەوەی کردووە کە بە مەبەستی کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە نەخۆشی کۆلێرا زیاتر لە 10 تۆن پێداویستی پزیشکی گەێنرایە شاری سلێمانی. دیارە ئەم ساڵەکە لە هەفتەی ڕابردووە ڕێژە و ژمارەی سکچوونەکان زۆر بووە و ژمارەیەکی زۆر لەو نەخۆشانە پشکنینی پیسایی وەرگیراوە بۆ پشکنینی بەکتریای
کۆلێرا کە بە پشکنینی VC دەکرێت و لە هەرێمی کوردستان ئەم پشکنینە بەردەستە و ڕۆژانە دەکرێت و هەموو ئەو حالەتانەی کە پشکنینەکان دەرچۆ نەخۆشی کۆلێرە بووە لە ناو شاری سلێمانی و لە ناو شاری هەولێر بووە و لە شارەکانی دیکەش ڕۆژانە دەکرێت بۆ دۆزنەوەی حالەتەکانی کۆلێرا بەداخەوە ژمارەیەک لەو نەخۆشانە دیارە تووشی جۆری کۆلێرا بوونە کە ئەمە سکچوونێکی تونند و خێرایە زۆربەی لەو نەخۆشانەی کۆلێرا پێویستیان بە داخلبوون ومانەوە هەیە و پێویستیان بە کاتێکی زێڕین هەیە کە لە ماوەیەکی کورتدا بگەنە نەخۆشخانەکان داخلی نەخۆشخانە بن و ئیزراعاتی پێویستی بۆ بکرێت لە چارەسەریەکان ئەمەش ژیانی هاوڵاتیان سەلامەت دەکات بۆیە بەڕێزان ئەم حالەتانە ئەمەی باسی دەکەین حالەتی کۆلێرا و یان نەخۆشیەکانی سکچوون بە شێوەیەکی گشتی ئێمە لایانی چارەسەریەکەی باز دەکەین لە هەمووی گرنگتر لایانی خۆپارێزیەکەیە لایانی ڕێگەگرتن و کۆنتترۆلکردنی نەخۆشیەکانی سکچوونە بۆی درێژە نەخایانەیە لە ماوەیەکی کووردا سکچوون بە گشتی و نەخۆشی کۆلێرا کۆنتترۆل بکرێ و ڕێگە بگیرێ لە تەشەنەکردنی گەورەتر و زیاتر لە ناو کۆمەلگادا لەبەرەوەی ئەمە ئێستا حاڵەتێکی زۆر گەرمە وەکت و پڕیشە لە ناو هەرێمی کوردستانە بڵاوەتەوە بە تایبەت لە پارێزگای سلێمانی کە نەخۆشێکی زۆر هەیە لەسەرەوە حاڵەتە و چەندین ڕێگەی تەندروستیش گیراوەتە بەروەکو وەزیری تەندروستیش باستی کرد بۆ ئێمەش بە پێویستمانزانی کە ئەمڕۆ قسە زیاتر لەسرم بابەتە بکەین و میوانداری پسپۆری تەندروستی بکەین کەویش دکتۆر محەممەد عەبدولوەهابە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت بانیت باش دکتۆر ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ تۆ بەیانی بەڕێستان و بینەی بەڕێزیشان باشتر زۆر سوپاس دکتۆر سەرەتامێ بزانم ئەم نەخۆشیە کۆلەرا چۆنە لە چیەوە دروستە بێ و نەخۆشەکە چەند ڕۆژ پێوەی ئەناڵێنێت بەڵێ ئەبێ بزانین نەخۆشی کۆلێرا نەخۆشیێکی بەکتریاییە لە ڕێگەی ئاو خواردنی پیسەوە گوێزرێتەوە ماوەی دەرکەوتنی نەخۆشەکە لەو کاتێک کە ئەو هاوڵاتیە بەکتریاکە وەرەگرێ بێتێ لە 12 کاتژمێر تا 5 ڕۆژ ئەم بەواتایەکی کاگەر من بەکتریاکە ئەمڕۆ وەربگرم لە 12 کاتژمێری کە بەلایانی کەم و نیشانەکان لێ دەرەکەوێت تا 5 ڕۆژی کاگە تا 5 ڕۆژ نیشانەکان تیا دەرنەکەوت ئەوە بەدڵنیاییەوە لەشم توانێت یان بەرگری لەشم توانێت کۆنتترۆلی کای یان ئەوە تا تووشی نەخۆشیەکە نەبووم چەند ڕۆژ ئەمێنێتەوە نەخۆشیەکە من لە مرۆڤێک و مرۆڤێککە ئەگۆڕ بپێی توانای تەندروستی جەستەیی مرۆڤەکە ئەگۆڕی لەوانەیە لە چەند ڕۆژێکەوە بخایێنێت تا بگاتە لەوانەیە زیاتر لە هەفتەیەک بەڵێ باشە دکتۆر محەممەد ئەتوانین بە هەموو توشبوونێک بە سکچوون و ڕشانەوە بڵێن کۆلێرا لێرە ئێمە ئەگەڕێنەوە سەر پێناسەی نەخۆشی کۆلێرا ئێمە مەسەرەن لە سلێمانیە یەکێک نەخۆشی نیشتە جیانی کە لای من بەردەوامی هەیە مەسەرەن کۆلێرایە کە هەر مەوجود بۆ لا من لەبەرەوە مەسەرەن کاتێک کە نەخۆشیە بڵاو بێت وەکو پەتایەک وەکو ئێستا کە لە سلێمانی و هەرێمی کوردستانە و دوێنێش وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گەشتی تەندروستی سلێمانی ئاماژەمەوە کرد کەم پەتایە بڵێ پەتای کۆلێرایە بەڵێ هەموو سوکچوونێک ئێمە توانین مامەڵەی لەگەڵا بکەین وەکو کۆلێرا بەڵام مەرج نییە هەموو سوکچوونێک کۆلێرا بێ بەڵام ئێمە مامەڵەی لەگەڵاکێک وەکو کۆلێرا بووی کە ژیانی هاوڵاتیەکە لە مەترسی بپارێزین باشە دکتۆر محەممەد ئەو حاڵەتە زۆر مەترسی دارانەی کە وا لە نەخۆشەکە کاتی تر چارەسەری قورس بێت چییە؟ گرنگترین خاڵ لە نەخۆشی کۆلێرایە دوو خاڵی سەرەکین یەک خاڵی وشکبوونەوە یعنی ئەو ئاوەی کە لەشتە ڕوار بۆی سکچوونەوە بۆی ڕشانەوەکە ئەمە مەترسیدارترین فاکتەرەکە وامان لێکە نەخۆشیەکە ئەگەر ئەهمال بکرێت پشتگوێ بخرێت لە ماوەی چەند کاتژمێرێک بۆ چەند ڕۆژێک گیان لە دەستبایان زەرێکی زۆری لێبە لەبەرەوە ئەگەر حاڵەتەکە بەمە ڕێنمایەک بۆ هاوڵاتێکش کاتێک هەستە بۆ کرد کە حاڵەتەکە سکچوونەکە زۆرە یەک و دوو خۆت پشتگوێی مەخە خۆ بگەێنە دامەزراوە تەندروستیەکان کە خۆشبەختانە وەکو دوێنێ بەڕێوەبەری گشتی و وەزیری تەندروستی ئاماژیان پێکرد کە ئامادەکاریی باش کراوە ئەوەی کە من لێرە ئاماژەشی پێ بکەم جگەل لەوەی کە دوێنێ باس کرا سیستەمێکی ئەلکترۆنیش دانراوە بۆ زانیاریەکە کە ئەمە زۆر گرنگە بۆمان بۆ دوایی ئەوەی کە پەتایە تەواو بێت توێژینەکەم زانین سەرچاوەکان چۆن بوو لەکوێوە سەری هەڵاوە بۆی کە ڕێگڕی لە دووبارە بوونەوەی بکرێت. بەڵێ دکتۆر پێم خۆشە بە شێوەیەکی زانستیانە هەم بە بینەران و بیستەرانیش بڵێ ئایا ئەمە بەکتریایە یاخود ڤایرۆسە کە
لە چ ڕێگەیەکیشەوە ئایا بە خواردنەوە بێ یاخود بە بەرکەوتن بێ بە چ شێوازێک بڵاو بێتەوە؟ دکتۆر محەممەد پێدەچێت پەیوەندیەکەم لەگەڵ دکتۆر ڕاوەستا بێت. دکتۆرە گەر گوێبیستی من بووی بەردەوامە بم لە پرسیارەکەم ئەمەوێ بزان بە شێوەیەکی زانستی ئایا کۆلێرا بەکتریا یاخود ڤایرۆسە و بە چ ڕێگەیەکی زۆر خێرا بڵاو بێتەوە بە بەریەکەوتن یاخود بە خواردنەوە بە بەکارهێنانی کەلوپەلی یەکدی ئەمانە چۆنە؟ گوێ لێم بڕێزیان دکتۆر ئەمەوێ بزانم بە شێوازێکی زانستی بۆ ئێمە بۆ بینەران و بیسەرانی ڕوون بکەیتەوە کۆلێرا کە بڵاو بێتەوە ئایا بەکتریا یاخود ڤایرۆسە و بە چ ڕێگەیەکی خێرا بڵاو بێتەوە واتە کەسەکان بە بەریەکەوتن یاخود بەکارهێنانی و کەلوپەلانەی ڕۆژانە بەکارهێنین بە چ شێوازێک بڵاو بێتەوە؟ بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد نەخۆشی کۆلێرا نەخۆشیێکی بەکتریاییە باشە ڤایرۆس نییە لە ڕێگەی ئای پیس و خواردنی پیسە گوێزرێتەوە واتە ئەگەر ئەو خواردنێک سەرچاوی خواردنی کەملێ ئەگەن دڵنیان لەبم لێ خواردنەکە پیس بێ چەند کەسێک لێ بخوات بڵێ ئەوێ بە سەرچاوێک بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکە یان مەسەرەن ئەگەر جارم گەڕینەوە لای خۆمان لە کوردەواری خۆمانە مەرکانەوەشتمان هەبوو کە دامانە ناو بازارە و کاتە سەرچاوە بوو کە ئاوەکان بە چەند کەسێک بەکاری بێن هەمان سەرچاوە بەکار بێن ئەگەر ئەم سەرچاوەیە مەسەرەن پیس بووایە بڵێ ئەبێ بە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی چەند کەسێک سەبارەت بەس مەسن بەکارهێنانی دەفریەکتر خۆشبەختانە ئێستا مەسەرەن لە زۆربەی حتە لە چێشخانەکانە هەندێک جار احتیمالی گرنگێکی زۆرە درێ لەوانەیە ئەمە فاکتەرێکی کەمتر بێ بەڵام ئەگەر پاکتەمیسی لە ڕێگەی پاکتەمیسی دەست پاکتەمیسی تاک پاکتەمیسی و دەفرانی کە خواردنەکەی تیا کۆرێت یان ئامادەکردنی خواردنەکە نەپارێزرێ بەڵێ بە دڵنیاییەوە هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکە. باشە دکتۆر هۆکاری ئەو تەشەنەکردنە زۆر و خێرایی سلێمانی چی بوو کە کۆلێرا بەو جۆرە خێرایە بڵاو بووە و ئێستا حاڵەتەکانیش زۆرن لە نێو نەخۆشخانەکانە؟ ئەمە پرسیارەکە بە شێوەیەکی زانستی جوابی بێنن وەڵامی بینەوە هێشتا جارێت زۆر زووە بۆ ئەمە بکە بێ زانیاریەکانمان دەستکەوێ چکە بۆ بڵاوبوونی هەر پەتایەک دومە دوو جۆر بڵاوبوونەوەمان هەیە بڵاوبوونەوەی تاکە کەسیمان هەیە کە تاکەیە کە بەسەن یەکێک هەڵگری بەکتریاکە بووە و پاکتەمیسی خۆی نەپارێزتووە و بۆ بە سەرچاوی بۆ بڵاوبوونی نەخۆشەمە هۆیکەکە یان ئەگەر مەسەن خوانە خواستە سەرچاوێکی ئاو یان سەرچاوێکی کە بڵاوبێتەوە ئەمە گەورەترە لەبەرەوە ئەمە ناتوانین ئێستا بڵین کامیانە ئەبێت چاوەڕانی داتاکان بکرد لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی و بڵاو بکرێتەوە بۆی کە بزانین کامە سەرچاوەکە و هۆکارەکە چی بووە. بەڵێ باشە دکتۆر لە ناو منداڵانە زۆرترە یاخود گەنج یاخود پیر و بۆ کامیان زۆرتر مەترسی هەیە و کامیانە بێت چارەسەری زۆر خێراتری بۆ بکرێت؟ ئەوەی ئاشکرا نەخۆشی کۆلێرا هەموو تەمەنەکانە گرێتەوە بەڵام ئەو تەمەنانی کە زۆر هەستیارن بۆ وشکبوونەوە ئەو لە دەستدانی لەش بریتە لە تەمەنە مناڵەکان خوار پێ ساڵ بە تایبەتی و تەمەنە زۆر بە تەمەنەکان ئەوانی کە سەر و 50 ساڵ و 6 ساڵەوەن ئەمانە زۆر هەستیارترن زووتر کاریگەریان تێکرێت و زووتر کاریگەری لاوەکانی تێدەرەکەوێت بۆیە پاراستنی ئەم دوو گروپە بەڕاستی زۆر گرنگە. باشە دکتۆر ئەو چارەسەریانەی کە ئەکرێت ئایا وەک پێویستە یاخود ئەمەوێ بزانم مەترسی مردن خوا نەخواستە لە نەخۆشی کۆلێرا ڕێژەکەی چەنە؟ ڕێژەکەی ئەگەر چارەسەر نەکرێت بە تەواوەتی پشت گوێ بخرێت ئەوە ڕێژەکەی زۆر بەرز ئەگاتە نزیکەی لە زیاتر لە ساڵ 25 نەخۆشەکان بەڵام خۆشبەختانە نەخۆشی کۆلێرایەکی کە لەو نەخۆشانی کە چارەسەری ئاسان و بەردەستی شەوە هەرێمی کوردستانە و ئێمە پێی ساڵانی پێشوو ئەتوان بڵێم توانایەکی زۆر باشمان هەیە بۆ بەرەنگار بوونەوەی ئامادەکاریەکان چ کراوە بەڵێ هەیە و شاری خەڵکیش لە ئاستێکی باشایە ئەتوان بڵێم ئێستا ڕژیم بردن زۆر کەمترە لەبەرەوە یەکێک لەو نەخۆشانی کە ئەگەر زوو چارەسەر بکرێت ڕژیم بردن تیا زۆر کەمە. باشە دکتۆر محەممەد ئێستا چەند حاڵەتی توشبوون بە کۆلێرا هەیە لە سلێمانی؟
بە دروست زانیارەکە لای من نییە ئەمارەکە لای من نییە ناتوانم ئەمە بەس یەکی دوێنێکی لە کەڵان تەلەڤیزیۆن عراقیەکان باسیەوەی کە 3000 حاڵەتی سکچوون هەیە نازانین لەم 3000 حاڵەتە چەندێکیان کۆلێرا بووە بەسەوەی کە ئەمارەکەن ئەگەر من هەڵەدا نزیکەی 10 حاڵەت بۆ تا ئێستا. باشە هەماهەنگیەکانتان لەگەڵ وەزارەتی تەندروستی چۆنە تا چارەسەری ئەم نەخۆشیە بکەن بۆی کە زیاتر تەشەنە نکات. خۆشبەختانە ئەوەی کە ئەمساڵ جیا کاتەوە لە ساڵانی پێشوو دوای ئەو تاقیکردنەوەی با بڵێن ئەو تاقیکردنەوەی کە لە پەتای کۆرۆنایە پێ تێپەڕ بووین ئەوەی کە من بەدی یەکەم وەکو پسوارکی تەندروستی کۆمە و نەک بەس ئامادەکاریەکان ئەو زانیاریین کە دەستمانە کرد لەم پەتایە زۆر باشتر مامەڵی لەگەڵا کراوە یەکێک لەوانە مەسەڵەن ئەتوان پێتان بڵم مەسەن زانیاریەکان ئێستا سیستەمێکی ئەلکترۆنی دانراوە کە تۆماری ئەو زانیاریانی کە لە نەخۆشەکانەوەیان تۆمارەکرێتیایە ئەمە زۆر یارمەتی دەرە بۆی کە لە دوای پەتاکەیان لە کاتی پەتاکەیە زانیاریەکان شی بکرێتەوە و سەرچاوە و یارمەتی دەربێ بۆ کۆنتڕۆڵکردنی پەتاکە. بەڵێ باشە دکتۆر محەممەد ئەو من بە دەرفەت ێزام لێرەوە هەندێک پرسیاری دیکەت لێ بکەم کە ئایا نەخۆشخانەکان بە تایبەت ئەو نەخۆشخانانی کە تایبەتە بە مناڵان تا چەند دەرمانی پێویستی تایە و بە تایبەتیش بۆ کۆلێرا ئێستا دەرمانی پێویست هەیە بۆ نەخۆشەکان بۆی چارەسەر بکرێن و چەند ڕۆژ ئەتوان لە نەخۆشخانەکان بمێنەوە بە پێوەی کە حاڵەتەکان زۆرن. دروستە ئەتوانین ئەمە بگەڕێنەوە بە ستاندەرەکان جیهانیەکان نەخۆشی کۆلێرا ڕاستە نەخۆشیەکی ترسناکە بەڵام خۆشبەختانە زۆربەی حاڵەتەکان نەخۆشی سوکن پێست بە داخەڵکردن ناکە بۆیە چەند نەخۆشخانەیەک دیاری کراوە یەکێک لەوانە نەخۆشخانەی مناڵانە بۆی کە ئەو نەخۆشانە وەرگێت کە پێی تەمەنەکان مانەوەیان لە نەخۆشخانەکانە ئەوە پێی نەخۆشیەکە و کاریگەری لاوەکانی کە دەرەکەوێتیانە هیوادارم کە زۆر نەبێ زۆربیان چاک بنەوە بە زووی گەڕێنەوە ماڵی خۆیان سەبارەت بە ئامادەکاریەکانیش ئەوەی کە دوێنێ لە ڕێگەی وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئامادە کە ئاماژەی پێکراوە بەڵێ ئامادەکاریەکان ئامادەکاریی باش هەیە و خۆمادەکارێکی باش هەیە من لە ڕوانگەوە تەسەوڕ ناکەم کێشەی دەرمانمان هەبێت و کێشەی پێداویستی پزیشکیمان هەبێت. باشە دکتۆر ئەگەر بە کورتی دوایین یاخود بڵێن دوایین ڕێنمایی خۆتمان پێ بڵێ بزانین هاوڵاتیان چۆن خۆیان بپارێزن لەم نەخۆشیە. دروستە لەم مەوسمانە کە گەرمایە و نەخۆشەکە بڵاوەتیایە باشتر وای خۆمان دوور بگرین لە خواردنی دەرەوە خواردنەی دەرەوە پەنابەرین بۆ خواردنەوە لە ماڵەوە یان ئەو خواردنانی کە مەسەڵەن ئێمە دڵنیای لەوەی کە سەرچاوەکی پاکە ئەمە هۆکاری یەکەمە پاکو و تەمیسی تاکە کەسی بە گرنگترینیان پاکو تەمیسی دەستە و دەست شۆردنە کە یەکێکە لە فاکتەرانی کە زۆر گرنگە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. بەڵێ دکتۆر محەممەد سەبارەت بۆ کاتێکە سەبارەت بۆ کاتێک کە مەسەڵەن هاوڵاتیان تووشی پەتای سکچوونەکە بن چەند دامەزراوێک دانراوە دەستنیشان کراوە لە هەموو شارێکە بۆی کە هاوڵاتیان سەردانیکەن تکایە لە یەکەم کە بە قسەی کەس نەکەن دامەزراوە تەندروستیەکە پشت بنن بۆ دامەزراوە تەندروستیەکان و ڕێنمای تەندروستیەکان پەیڕەو بکەن مەرج نییە هەموو کەسێک کە تووشی سکچوون بوو کە سکچوونێکی کەم بێ بێوش بوونەوە پێویستی بە داخڵکردن بێ نەخۆشخانەکان لێرە ڕێنمای پزیشکان کە ڕێنماییەکەن بۆی کە داخڵ بن یان داخڵ نەبن تکایە هاوکاری دامەزراوە تەندروستیەکان بن لەم بابەتەوە هیوای تەندروستێکی باش و سەلامەتی و خۆپارێزی خوازم بۆ هەموو هاوڵاتیان. زۆر سپاس ئێمەش هەروە دکتۆر عەبدولوەهاب سپاس بۆ زانیاریەکانت محەممەد عەبدولوەهاب سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان. هیوای تەندروستی باش بۆ هەمووان. دروستکردنی دەرفەتی کار لەلایەن گەنجانەوە لەم چەند ساڵی ڕابردووە زیاتر بووە ئەیبینین و گەنجانی کوردستان جیاواز لە ساڵانی ڕابردوو کە بەردەوام باسی یاخود گلەیەوەیانە کرد دامەزراندنیە یاخود لە کەرتی گشتیە کێشان هەیە و پەنایانە بردە بەر کەرتی گشتی بۆی کە دامەزرێن بەڵام ئێستا بە جیاواز لەوە هەوڵ دەدەن کە لە کەرتی تایبەت بازرگانی کاری تایبەت بە خۆیان هەبێت وەک چۆن ئەم دوو گەنجە لە گوندێکی سنووری ئامێدی پرۆژەیەکی تایبەت بە خۆیان داناوە بۆ بەرهەمهێنانی قارچک و بەرهەمەکانیان ئێستا لە بازاڕەکانایە
و لە پلانیشیانایە کە پرۆژەیەکی فراوانتر دروست بکەن و دەرفەتی کاری زیاتر دروست بکەن بۆ هاوتەمەنەکانی خۆیان و بۆ گەنجانیش و لەگەڵەوەشدا بەرهەمێکی خۆماڵی و پاک بخەنە بازارەوە. ئەڤە گوندێ گوهەرزەیە لێ دەڤەرە ئامیدیێ. سەگڤان و ساڵم دوو گەنجین ڤی گوندینە. Divê keravanê de projeyekî berhemînana kivarkan durustkirîne. Ev proje wan ê berhemînana kivarkaya û ji 105 telîsan pêk dihên. یا گرنگ که گنجای بخوساکه در کارکی بینیدم تمنی میشنده در باز بکنم با دال بینور نخواهد خانی و دوید هم دست کارکی بکن کارکی بو بدامی جیان خود کارکی بیتا بجوه جیان ما فردیدم کارکی اصاب گرن که کارکی چکی یه نی بیتل منطقه ما دورم Bitîrî du heyvana kar di proje de dihêt kirin. Berhemê wan piştî 25 rojan li bazar tê firotin. Paşan berhemê duwê piştî du heftiyan difiroşin û 1 kîlo bi bihayê 5000 dînaran e. Herûsa daxwaziya xelkî gelek li ser e. ما دەستپێکی حەزۆ بەکۆرە هەبی من هاواڵی خۆم ئەم چونە دەورەکێ مەشی بڕێکەوەی دەورەیەکی وەڵکۆ بچینین و هێدی پرۆژە بەفرەکەین سێدە مەلبارە پرۆژەی خۆ بین حتى بقازۆی پۆرێزگی هەیە بەسێکە دەعام بەدەکرم ڕاقی حکمەتی بە Lêsnorê qeza Amêdiyê êkem cara projeyek mînevî bi berhemînana kivarkan tê çêkirin. Lewma ev her du genç hêvî dikin karê xwe berfirehtir lê bikin û berf senterê parêzgehê jî bên. Rojana divê keravanê de bi 35 demişmêran segvan hevalê xwe kar dikin di nava kevarka de ji bo ku qazancekê peyda bikin û jiyana xwe malbata xwe re bibin. Li heman dem de karê wan di nava deverê de dengê xwe vedaya. Marşingalî Kurdistan 24 gundê Guherzê li Qeza Amêdiyê. بینینی پرۆژەیەکی نوێ یاخود کارێکە گەنجێکەکە ئەوەندەی تر ژیان جوانترەکە و جێی دڵخۆشیە کە گەنجانی ئێستا بیرۆکەی زۆر باش و بەرفراوانیشیان هەیە کە ئەوانەیە خۆیان دەست پێشخەر بن خۆیان ژیانی خۆیان بنیاد بنێن و لەگەڵەوەشدا کە تەنها بۆ خۆیان نییە ئەو کارێ ئەیکەن سوودێکی زۆری بۆ کۆمەڵگا هەیە بۆ کوردستان هەیە بۆ جێ دڵخۆشیە هەر ئەوەندە هەیە کە دەرفەتی زیاتریان پێ برێک کار ئاسانیان بۆ بکرێ ئەگەرنا ئەوان خاوەن بیرۆکە و پلانی زۆر باشن. من بۆیە لەسەرم بابەتە زیاتر قساکەم چونکە کۆمەڵێک قوتابی دیکەش هەیە کە لە ئامادەی پیشەسازی گروپێکیان دروست کردووەم قوتابیانە بە ناوی گروپی بنیاتنەر. گروپەکەیان ناوی بنیاتنەرە وەکە هەر لەسەر پرۆژێکی بەرهەمێنانی کارەباکەن. لەگەڵ یەکەم کارکردن و هەڵوێستیشیان بە شێوەیەکی لێهاتوانە پرۆژێکی بچووکیان دروست کردووە کە لە ڕێگەی هەواوە کارەبا بەرهەمەهێنن. ئەم گەنجانە لە ئامادەی پیشەسازین و خاوەن بیرۆکەیەکی زۆر پرۆفێشناڵ و زیرەکانن کە ئەیانەوێت لە ڕێگەی هەواوە ئیتر کارەبا بەرهەم بێنن ئەمەش تەنها دەستگرتنیانەوێ با بەیە کۆ ببینین بزانین کارەکەیان چۆنە و دواتریش سپرایزی ترمانە بێت لەگەڵ ئەو گەنجانە. بەرهەمهێنانی کارەبایە لە ڕێگەی خولانەوەی چەند ئامێرێکەوە. بیرۆکەیەکی نوێی چەند قوتابیەکی ئامادەیی پیشەسازین بە هاوکاری مامۆستاکەیان. کارەبا بەرهەمدەهێنن لە هەوا و ببێ بەکارهێنانی تەنزووی کارەبا. لە ڕێگەی بەستانی داینەمۆیەک و ماتۆڕێکەوە بە سەرچاوەیەکی پاتری و بە کواڵێتیەکی بەرز و تێچوویەکی کەم. ماڵمان دوورە. مەسەن دەچینەوە بۆ ماڵ لە مەکتەب داهاتینەوە سارە زۆر بەسەری بە تەنیشماندا داهات کە بە تەنیشماندا داهات هەوایەکی زۆر بەقوتی هەبوو ئێمەش فکرمان لەوەی کردەوە کە لە ڕێگای داینەمە هەوایی بەبای سارە بیسوڕێنین لەسەر شەقامە گشتەکان وەکو 150 120 داینن کە ئەو شەقامانە خێرایەکی دیاریکراویان هەیە کە سارە پێدا دەڕواتن بۆ خێرای دیاریکراوەی دیلەمەوەکان ئیش پێ دەکرێتن وشی سارە زۆر بوو پاتریەکان شەحن دەکاتەوە ئەو وەختی وش سارەکەم بوو بۆ ڕێگای ئەو پاتریانە گڵۆپەکان ڕووناک دەکاتەوە
یعنی ئەگەر سارشکم بیتن هیچ مشکلە نابینێتن. بیرۆکەی سەرەکی ئەم پرۆژەیە سوودوەرگرتنە لە هەوای شەقامەکان. جێبەجێکردنی ئەم پرۆژەیە پێویستی بە شەقامە خێرەکانی 120 مەتری و 150 مەتری هەیە کە داینەمۆکە لە ڕێگەی هەواوە دەخولێتەوە و تەزووی کارەبا بەرهەم دەهێنێت. دەتوانرێت سوودی لێوەربگیرێت بۆ ڕووناکردنەوەی شەقامەکان. ئەو گەنجانە دەڵێن توانەمان هەیە و دەتوانین پرۆژەکەمان گەورە بکەین. ئێمەوە گەنجانی کوردستان لە توانەمان لەو پرۆژە بچووکانەوە بیبێنە پێش هەنگاوەکانمان گەورەترکەین بۆ پرۆژی گەورەتر بۆ دابینکەین سەرچاوێکی دارایی و هەلی کار بۆ خۆمان و گەنجانی دەورە بەرمان. ئەم گەنجانە گروپێکیان بەناوی بنیاتنەر دروست کردووە و کار لەسەر توانە و لێهاتووی خۆیان دەکەن بۆ کارکردن لە پرۆژەکانی کارەبادا. بەشێک لە شەقامەکان پێویستیان بە تێچووی زۆرە بۆ ڕووناکردنەوەیان. بۆیە بیریان لەوە کردوتەوە داینەمۆیەکی هەوایی دابنێن پێویستی بە پاتری و داینەمۆ هەیە. سوود لە هەوای ئۆتۆمبیلەکان وەردەگیرێت و کارەبا بەرهەم دەهێنێت. شەیما بایس کوردستان 24 هەولێر. هەوڵ و ماندووبوونی ئەم گەنجانەوە بیرۆکەکەیان و پلانەکەشیان ڕووناکردنەوەی کوردستانە. ئەمە کەم نییە بیرۆکەیە کە بتوانن کۆمەڵە گەنج بنیاتی بنێن وەکو ناوی پرۆژەکەشیان کە بنیاتنانە یاخود بڵین ئاوەدانکردنەوەی ڕووناکردنەوەیە. بۆیە ئێمە ئەمڕۆ میوانداری سێ گەنجمان کردووە کە ئەمە پرۆژیانە ئەمە کاریانە ئەتوانن لەو ڕێگەیەوە کارەبا دابین بکەن. ئێستا سێ لەو گەنجانە میوانی پرۆگرامەکەمانن. من پرسیاری زیاتریان لە یەکەم کە هەرێک لە کاک محەممەد مەسعود و کاک علی خالید و کاک ڕەوەند ئیسماعیل زۆر بەخێر بن. زۆر سپاس. من زۆر خۆشحاڵم کە کۆمەڵێ گەنج ئینشاڵڵا زانە لێرە بینم و ئایندەتان گەشت بێت. زۆر سپاس. با لە سەرەتاوە لە کاک محەممەدەوە دەست پێ بکەم. تۆ لیدەریانی یان هەمووتان لیدەرن؟ خۆی ئێستا لەم کارە لەم بارەدا زیاتر کاگعلی و کاگڕەوەند سەرپەرشتیاریمان کردیا لەگەڵ مامۆستا شوانیشمان لە قوتابخانە مامۆستا کامەرانمایە مامۆستا شوانمایە ئەوان سەرپەرشتیاریمان کردێ وەکو مامۆستا وەز وەکو کارەکان و شتەکان ئیشەکانمان کاگعلی و کاگڕەوەندا لە ناو خۆمان لەو گروپەکەدا. کەواتە بە شوەیەکی تیم کارەکەن ماندوو نەبن. بەڵم خۆشە. باشە کاک علی باسێکی پرۆژەکەمان بۆ بکە. سەرەتا بیرۆکەکەتان چۆن لا دروست بوو؟ ئەمە لە چیەوە بڕیارتان نا؟ چۆن سێرچتان کرد؟ چی بە مشکتان هاوتە پرۆژێکی ئاوا گەورە دروست بکەن؟ سەرەتا ڕێکخراوەکی نەرویجی بوو هاتە قوتابخانەکەمان کە بیرۆکەی گوتی دەمانوێت بیرۆکەکانتان گەورەکەین. ئێمەش بەشداریمان کرد لەو ڕێکخراوەی نەرویجیا کە ئەلحەمدولillah لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلەی سێممان بەرزینە. هەستاین بە دامەزراندنی کارەبا کە لەناو خانی حکوومەت و گشتیەکان کە سێ ئەوەمان هەبی دەگەر کارەبایەتیەکانی دی جیاواز بین کە یەکەم جار تێچووی کەم بی کارەبایەکی باش زەمانیت بدەینە کەسەکانمان کە ئەو ئیشەی دۆ دەکەین. دوایش بیرمان کردەوە کە بەڕاستی کارەبای کوردستان زۆر باش نییە بەسیار کاژمێر نیتمان هەستاین پرۆژەکماندانە بەهۆی دەورانکردنی دیرەمۆ کارەبامان بۆ بەرهەم بێنێ کە دۆستی ژینگەیە هیچ شتێکی وای دەوێت سوتەمەنی هیچی ناوێت تەنها لە ڕێگەی پاتریەک وەکو سلفەکی سیارە ئیش بکە. زۆر باشە. بەردەوام بن ئینشەڵڵا سەرکەوتوو بن. کاک ڕەوەند تۆ چۆنی؟ باشی ماندووی؟ یاخوا بەخێر بن. کاک ڕەوەند ئەو ڕێکخراوەی کە هات داواکاری یاخود پێویستی بەوە بوو کە ئێوە بیرۆکەتان بۆ ئەوان بخەنە ڕوو لە ڕێگەی چ پێوەرێکەوە بڕیاریە کە ئێوە ئەم پرۆژەیەتان هەبێ ئێوە بیرتان لەوە کردەوە بیرۆکەی کامتان بوو سەرەتا کە وەکو کاک علیش ئاماژەی پێەیە بیرتان لەوە کردەوە کە کارەبا هەرە کێشەی گەورەیە کە لە بە زۆری لە ڕۆژهەڵات و کوردستانیش بەتایبەت. سەرەتا ئەو بیرۆکەیە لەسەر ئەوە تاسیسکردنی خانی بوو ئەوە دوای کە خانەکەمان تەواو کرد وتمەبا خۆمان کارەبای بۆ ئەو خانێ دابین بکەین لەوەش سەری هەردەکە کارەبا زیاتر پەری پێ بدەین و بۆ هەربیکەنی ڕاستی بۆ ماڵی ینی بۆ ماڵان ویان بۆ بیناکان کارەبا دابین بکەین بۆ ئەو کارە باشە.
لە ڕێگە زانستیەکەیەوە ئەگەر پرسیار بکەم لە ڕێگە زانستیەکەەوە چۆن هاوکاریتان کرا خودت ئێوە چۆن کارتان کرد سێشتان بۆ کرد بۆ پلانەتان خۆی لە سەرەتادا یەکەم زار کارێکی بچووکمان لە مێشکدا بوو ئەویش ئاسیسکردنی ماڵام و بە شێوەیەکی بۆ لە تایبەت و بە ئیشکردنی زمانیت سەرتا لەوە دەستمان پێکرد وە پاشان فکرمان کردەوە گوتمان ئەوە شتێکی بچووکە گوتمان بە گەورەتریکەین هەنگاوشکە بڕۆین بەرەو پێشتر هەستاین بە دروستکردنی کارەبایەک کە لە ڕێگای دوو دینیەمە و پاتریەک هەستان ئەو کارەبایمان دروست کرد وا فکرمان کردەوە بۆ نمونە لە سزادەکان کو بتوانین گرۆپەکانی سەرشەقام لەسەر حکوومەت بۆم لە لاکی تەنها بێتە سەر دوو دینەمەوە ینی دینەمەوەشی داین لە ڕێگەی هەوای سیارە بسوڕێتن کارەبا بەرهەم بینێتن بۆ گرۆپەکانی سەرشەقام باشە کاک علی ئەگەر بەپێی ئەو پرۆژەکەتان بکە لێرە دانراوە بە شێوەیەکی نمونەیی بۆم شەرحەکەی بزانم چۆنە لە ڕێگەی هەوای سەرشەقامەوە چونکە ئێستا هاوڵاتیان بەلایەنەوە لاوانەیە شتێکی نوێ بێت ئەم هەوایە چۆن ئەتوانێت دوو داینەمۆ ئیش پێ بکات و باسێکمان بۆ بکە لەسەر پرۆژەی بچووکەکە سێرێکی بکەین بەیەکەوە فەرموو بەخۆی ئەوە لەسەر شەقامە خێراکان دەبی کاتێک سیارە دەڕوە سریع دەڕوە بەڕاستی ئەوکانی کوردستانی سریعن سیاحەکانمان ئەو دیلەمەوێت دەسوڕێنی بەخۆی دەبی پاتری دانێ شعن دەکاتەوە بەڕێگای ئینڤێتەرێک کە کارەبایەکەمان زۆر بەرزتر دەکاتەوە دەکاتە 220 ڤۆلت ئەو گلۆپانە شەوەم پێ دەکات باشە بۆ سوڕانەوەی ئەو دێنەمۆ یاخود ئەو باتریەکە کە داتان ناوە بەو شێوەیە پێویستی بە شەقامێکی تیژڕەوە بەڵێ وەکو 150 مەتری 120 مەتری شەقامە خێراکان ئەوانە پێویستە زۆر بە ئاساین دەسوڕێ بەعستەم سوڕێ کارەبایدا باشە ئەوە کە ئەسوڕێتەوە چۆن ئەو تەزوە دروستەکاویێتەوە گەر باسێکیەوەم بۆ بکەیت کاتێک دەسوڕێ پاتریمان و بارگایی دەکاتەوە ئەو کاتە شەو پارتیەکە تێرشەان دەبی و بارگایی دەبتەوە کاتێک شەوی پێ دەبی کە سیستەم هەیە بەس بە کاتی شەوان پێبی باشە ڕێخستنی هەواکە چۆنە بێت بۆ نمونە لەوانەیە لە کاتێکدا کەمتر جوڵە هەبێت لەسەر ئەو شەقامە یاخود کاتێکی دیکە زۆرتر جوڵە هەبێت ئەمە پەیوەندی بەوە نییە کە وزەکە زیاتر پیاخۆتان ڕێکتان خستووە ڕێکمان خستووە زۆر ئاسایی چەند زیاتر بسوڕێ باشترە کە پاتریەکە زووتر بارگایش دەبتەوە ڕاستە باشە دوای ئەوەی تریان چییە؟ ئەوەش کە دەورانکردنی کارەبایە بە ڕێگەی دیلەمە و مانتۆر کە دەوران دەکا یەکەم جار ئەوەی دەسوڕێنێ بۆچی ئەوە سوورە کارەبا پیا دەکە هەر بە ئاستەم دوای ئەو مانتۆرە دەسوڕێن کاتێک ئەو مانتۆرە سوورە ئەوە پەیوەندی بە پاتریەکەی نامینێ ئەوە عین دەوران دەکاتەوە ئەومان بۆ دەسوڕێنێ کارەبای سافی دەن باشە کەواتە باباسێکی قوتابخانەکە یاخود ناوەندە پیشەیەەکەی ئێوە بکەین بزانین ئێوە قۆناغی چەند بوون بیرم نەبووتان لێ بکەم لە ئامادەی پیشسازی کارەباینە قۆناغی دووەم بووینە سار ئەخوای بەزاری سەرکەوتو بووین بۆ قۆناغی سێم قۆناغی سێم باشە ئێستا کامتانەتوانن ئەگەر کارەباکە ئیش پێ بکەن بۆ نمونە ئەمە ناو ماڵەکەیت ڕووناک بکرێتەوە و بەشێک کاگڕەوەند فەرموو اینجا بە پلاکی ناو ماڵەکە داگرسێنن هەمووی پلاکە بە پلاک پێ ئەبێت ئەلبەتە تاو خۆی دەسوڕێن دەکاتە 220 ڤۆلت ئەو کارەبایەکەی دەبینن تا ڤۆڵتێکی بەرزەبێتەوە و کاتەتوانن ئەکاتێک 220 ڤۆلت ئێستا ئەوە پێ ئێستا کارەبایەکە جێداتر ناوە کاگڕەوەن دوای ماوەی چەندێک ئەو کارەبایە ئەو تەزوو ئاگاتە ناو ماڵەکە هەر ماوەی تقریبان 30 ثانیەک ئەو حالە کارەبایەکە دەگاتە ناو ماڵەکە باشە ئەو پاتریانە چۆن ئەتوانن ئێوە ینی پاترەکە زیندوو بمێنێتەوە گۆڕانکاری بەسرایە یاخود پاترەکان گۆڕانکاری بەسەر تا ماوەی بەسەرچوونی پاترەکە هەر پاترێک و مودەچکۆ هەیە بۆ بەسەرچوونی
چەندێک کارەبا ئەتوانن ئێوە دابین بکەن یاخود لە پرۆژەکەتانە بە چ شێوازێک دەتوانن ڕێژەی چەند کارەبا بۆ هەر ماڵێک دیاری بکرێت کارەبایەکە حەسەب دیلەمۆیەکە دیلەمۆیەکە چەند تەجریب داتن ئەو ئەوەندە کارەبایدا دیلەمۆیەکە چەندی گەورەتر بیتن کارەبای زیاتر بدەن بۆ نمونە بەڕێژێ ئەگەر دێنەمۆکە یاخود پاتریەکە چنێک بێت ئەو ینی چەند ئەمپێر کارەبایە ئێستا یگیچکار تا 10 ئەمپێر 20 ئەمپێر 30 ئەمپێر ئەنوا ئەی هەیە ی گەورەژە تا 200 ئەمپێر 100 ئەمپێر زیاتر بەرەسەر زیاد بکەن هەموو هەیە باشە ئەیکی هاوکارتانە لە پرۆژەکە ئایا ئێوە هیچ پێشکەشتان کردووە بە کەرتی تایبەت یاخود کەسانێکن بتوانن ئەم پرۆژە و پلانەی ئێوە بە فعلی کار پێ بکەن بیکەنە پرۆژێکی گەورە لە ناو هەرێمی کوردستانایتر خزمەت بکات بەڵێ ئێستا کەس ینی بەس ڕخرایی نەرویجی ئەو پرۆژەی بۆمە ئەوە کرد بەس ئەو یارمەتیدان لەنا کەس کە یارمەتی نەداینەوە مشتریشمان لە بۆ پیا بووە کە کارەبای لە بۆ دروستکردن هاوڵات ینی تەلەفۆنیان لە بۆمە کردیا وتی کارایەکمان لە بۆ دروستکە کارەبایەکە ئەم پێ بیکەن ئێمەش گوتمان باشە دوتان دەکەن بەڵام بە ماوە ئەنی بە مودە مدەی مانگەکەم داتێ گوت پاش ماگەشکە ئینشاڵە بتەوە دەکەن باشە ئێستا چ کاتێک گەگاتە ناو خانووەکە ماوێتی جارە خەلە لە ئەوەی نازانم کاک عەلی توانیت هاوکاریمان بکەیت پێم وا بێ زۆر جوڵانتان زۆر جوڵان مەترسی نییە تۆ دەستی لێیت کارەبایەکە زۆر لە خۆ نییە جارێت ڕاستەوە هێشتا ماوێتی بەڵام ماڵەکە هەمووی کارەبای بۆ چێ دەگەر ئەمە نمونەیەکە لە پرۆژەکەی ئەم گەنجانە کاتوانن وەکو چۆن ئەلێرا بە بچووکراوەی هەیە و کاری پێەکەن ئاواش دواتر هەر ماڵێک یاخود هەر شوێنێک کە تایبەت ئەم کارەبایی بۆ ئامادە بکرێ سوودی لێ ببینێ و خزمەت گوزارێکی تەواو ژینگە دۆستیشە وەکوپان ئاماژیان پێکرد ئێستا کارەباکە ئیشەکە لە ناو ماڵەکە بە تەواوی و هەندێکیشی ئەوەندە جوان دروستکراوە لە ناو باخەکە بە شێوازێکی دیکەیە ئەمانە خوێندکارن کە هێشتا نەگەیشتونەتە قۆناغی زانکۆش بەڵام توانیویانە ئەم پرۆژە جوانە دروست بکەن و ئامادەی بکەن کاک ڕەوەند هیچ وردەکاریەک هەیە لەسەر ئەم نمونەی پرۆژەکەتان بۆم باسکەی یاخود دانیشینەوە و قسەی زیاتر بکەین وردەکاری تەنها بەسەر دیلەمۆیەکانکە دیلەمۆیەک ئەنیماتۆرێک سەرتا پێ دەکەین ئەو دیلەمۆیەمان بۆ دەسوڕێنیتن و کاتێک ئەوە سوورە ئەوەش دەسوڕێنی ئەو کارەبایەکە دەداتەوەی کە ئەوەش قۆتەکەی لە سەپاتەکەی نامینێ و ئەوەش مادانە ئەو دیلەمۆی هەوایە کە چەند فۆلتێکمان داتە بۆی ئەو پاتریانە پێشە بکەینەوە دەستوانم ئەوش بکەم و ئەوشماندانە بۆی کە سورعەتی ئەو دیلەمۆە زیاترکەم پێ بکەین بەدەست خۆتانە کە زیاتری بکەن کەواتە بامە قسەی زیاتر لەسەر پرۆژەکەتان بکەین بزانین چۆنە چێتە بواری جێبەجێکردنەوە و ئەوانە بکوژێنینەوە زیاتر قسە لەسەر هەم پیشەکەشتان بکەین ئێوەتان لە ئامادەی پیشەسازین وایە باشە تا چەند ناوەندەکانی خوێندن بوونەتە هاوکار بۆ قوتابیان بۆی کە پلانێکی لەو شێوەیان هەبێت بەرەی پێبن پاڵپشتیان بکەن وەڵایی قسەی ئەوە بەڕاستی ئەو کاتێ ئەو ئامادەی پیشسازیە کارەبایانە یان میکانیکیە بەڕاستی لەلایەن حکومەت زۆر پەرەی پێ نەدرایە هیوادارم حکومەت پەرە بەو شتانە بدا چونکە گەنجانی وای ترەیە بیرۆکەی زۆر جوانتریان هەیە بەڵام دەرفەتیان نییە باشە ئەگەر ئێوە لێرەوە وەکو دەرفەتێک هەتان بێت پێویستان بە چییە داواکاریتان چیە بۆی ئەو پرۆژێتان بچێتە بواری جێبەجێکردنەوە وەکو داواکاریمان ئەوەی بۆم لە حکوومەت پاڵپشتێکمان بکاتن بۆ ئەوەی ئێمە هەنگاو بەرەو پێش بڕۆین بۆ من ئێستاگەر حکوومەت پاڵپشتیمان کە دەتوانین لە دینەمۆیەکانماندا یاخود بۆ سەر جادەکەدا بۆ نێوماڵەکاندا توانین کارەبای زیاتر بەرهەم بینین بەس بە پاڵپشتی حکوومەت ئەمەش ئەو کاگعلی باسی کرد ئامادە پیشسازیەکان بەرچاو نینە زۆر دواکەوتونە لەساو ناوەندە و خوێندەکانی تکا باشە کاکڕەوەند گەشتبینی بەوەی کە ئینشاءالله پرۆژەکەتان لە داهاتوو بێتە پرۆژەیە کە سوودی هەبێت یاخود وەکو خزمەت گوزارێکی گشتی بەکار بهێنرێت
بەڵێ هەرزۆ دڵنیاشم کە سەر دەکەین و بەرەو پێشی دەچین هەرنەک ئەمە بەشکو وڵاتەکەشمان بەرەو پێش دەچی شڵ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا منیش پێم خۆشە گەنجان کاتێککە ئیشێکەکەن لەگەڵەوە شاد زۆر گەشت بین بن بۆی کە پرۆژەکەیان بەردەوامە بێ و سەرکەوتوشە بن. وردەکاری دیکەی پرۆژەکە چییە ئەگەر بۆ نمونە لایەنێکی دیاری کراوکەرتی تایبەتیا خودگشتی بوێت ئێوە هاوکاریان بن وەچی پێویستە کلوفەکەی چۆنە بێت؟ ئەمە کولفەمان هیچ وا ناوێت هیچ شوێنەی وامان ناوێت جێگایەکمابی هەڵەمە ڕێگای موبایل کە بیریشمانەوە کردەوە ئەپلیکیشنێک دانین لەڕێ ئەو ئەپلیکیشنە هاوڵاتیەکانمان سوودمەند بێ وەکو ئەوە کە شەوان کارباتێک دەچی هیچ کارباتێکت بەرز ناکەی ئەمە دەتانین لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنە ئاگادارمان دەکەنەوە ستافمان دەبی بزین هەر خەرەرەکەبی لۆیان ساکەنەوە. زۆر باشە. پێویستانە بێت بە کەسانی پسپۆر لە چاکردنەوە و سیانەکردنی پرۆژەکەتان؟ بەڵێ پێویستمان دەبی وەکو گەنجانی زۆر باشمان هەیە دەتانین ئەوانیش دەگە خۆمان بکەین گروپەکەمان گەورەترکەین وەکو گروپی بنیانان ئەگەر ڕێکخراوەکە بیان حکوومەتەکە بیان کە دەچی گشتی هەبی یارمەتیمان بدەن ئێمە دەتانی هێشتان گەورەتریشیکەین. ئینشاءڵڵا بۆ هیوام کە بەبەردەوامی بەڵام ئەوەی گرنگەوەیە کە ئێوە وەکو خۆتان پرۆژێکتان ئاوا دروست کرد و بنیادتان ناوە پلانەکەتان بنیاد ناوە و گروپەکەشتان هەر بەو ناوەیە کۆڵنێن لە بەرەوەی قۆناغی قورستر لە پێشتانە بەردەوام بن بێگومان کەسانێکی ژەبێت کە هاوکارتان بن. کاک محەممەد پێم خۆشە داوا یاخود بڵم پەیامی تۆ چییە بۆ گەنجان لە تۆ دەست پێ بکەم هەر یەک لە ئێوە پەیامتان چیە بەڵام سەرەتا تۆ قسە بکە پەیامی تۆ چییە بۆ گەنجان بۆ هاوتەمەنەکانی خۆت؟ گەنجەکانمان ڕاستی بۆن لە کارکردندا زۆر ترس لە دەرنەچوونیان دەکەن تو ئەگەر هەر ئیشە بکەیت دەبی بیر لێ بکەیت ئەگە دەرچویت لە دەستی قۆناغی بۆرە پێش دەچیت ئەگە دەرج نەچویت لە جێ خۆت دەمیتە بۆنە ناگەڕێتەوە پاش ئەگەر لە جێ خۆشت دەبی هەڵدەبی بەرەو پێش بچی پێویست بە ترس و کۆڵنەدان ناکاتن تۆ دەبی هەر ئیشە بۆ نەشتەکە لە مێشکدا هەبوو تۆ دەبی بیکەی بۆ خۆت ئێستا گەنجەکانمان ڕاستی زۆر لە بۆم بیرۆکەی باشیان هەیە بۆم لە دەستی ئیشان زۆر باش ئۆشتانەیە بە زۆر لە ئیشکردن دەترسێن ڕاستە کەس خۆی بەرەو پێش نادا خۆیان نانەوێ ئەم بیرۆک و پلانێکە هەیەە بیکەنە بواری جێبەجێکردنەوە بەشێک هەیە خۆیان نایە بەڵام بەشێکی هەیە کە لە ئیشەکە دەترسێن ترس بەڵێ ترس نابێ هەبێت نابێ هەبێت چکگە ترس بووم لە هەر ئیشێک هەبوو ئەوە ئەگەی دەرنەچوونێت 100% بەزەگە ترست نەبوو ئەوە دنیا بە ئیشەکە دەردەچێت بیرۆکەکەت. کاک علی پەیامی تۆ چییە؟ کاک محەممەد دەڵێ ترس نەبێت لە جێبەجێکردنی هیچ بیرۆکە و پلانێک بێگومان ئەگەر ترس هەبی هیچ پێ ناکرێت دەبی لە ماڵ دانیشی کە ئەگەر کەسێک شکست دەینی شکست واتە سەرکەوتن واتە ڕێگایەک فێر دەبی کە هیچ کە تاقی نەکەوێت ئەو شتە کە کۆڵ ئەوە شکست دینا دووبارە نەکەوە چکە ئەدیسۆم کە کارەبای داینە 1000 تاقیکردنەوەی کرد لە 1001مین ئەزە سەرکەوت پێیان گۆلو 1000 تاقیکردنەوە کرد ئەو تەمەنەوەی خۆت بە وتی ئێستا 1000 تاقیکردنەوە دەزانم کە کارەبا دروست نابی شکستێنان دەرەنجامەکەی سەرکەوت ینی سەرکەوتنە جوانە پەیامێکی جوانە بۆ هیوام کا گەنجان گوێبیستی بن و ئێوەش ببنە نمونەیەکی باش بۆیان. کاکڕۆند پەیامی تۆ چییە؟ پەیام ئەوەیە کە گەنجەکان وایە نەترسن بەڵام دەبی پاڵپشتێکی ئەوانیش هەر هەبی یان مەسەلەن بۆ نمونە ڕێکەوتێک مەسەلەن ئێستامە ئەوە ڕێکخرای نەریوجە کە وەکو ڕێکەوتێک لە بۆمە بوو کە هاتە قوتابخانەکان مامۆستایەکان بەمەی گۆ وەکو ڕێکەوتێک بوو ئێمەش بیرۆکەی خۆمان ینی تەرح کرد پێشکەشمان کرد لە ڕێگە ئەو ڕێکخراوە ئێمە بیرۆکەکەمان ینی وشی گوتنی دەنجدایەوە دەستان خۆش بێ کەواتە ئەم بەیانە بینمان کە ئەم سێ گەنجە سێ پەیامی جوانیان هەبوو یەکێکیان وتی ترست نەبێ شکستەکانیش مای سەرکەوتنە کاک ڕەوەندیش ئاماژەی بەوە کرد کە دەرفەتیش لە دەستمەدەن. سوپاس کە بینەر و بیسەری ئەو پرۆژە و یاخود پلانانە بوون کە گەنجانی ئێمە پێشکەشیان کردبوو منیش سوپاسیانەکەم خۆشحاڵ بووم کە میوانی ئەم پرۆگرامن بەو هیوایم کە ئینشاءڵڵا لە داهاتووە بین سەردانی پرۆژەکەتان بکەین کە کارەکەات ئینشاءڵڵا. سوپاس. لە دیمەشقی پایتەختی سووریا ناوەندێکی فێرکردنی سەمای لاتینی جارێکی دیکە دەستی کردوێتەوە بە ڕاهێنانی خەڵک.
بەهۆی شەڕ و ژمارەی فێرخوازان کەم بوونەوە چونکە حاڵەتێکی زۆر ناخۆشە خود جەنگ لەو ناوچێ زۆر بەردەوام بوو خەڵک زۆر نیگەران بوو و تووشی دوورکەوتنەوە لە سەما و لە خۆشی و لە ژیانکردنێکی ئاسایی بوون بۆیە ئێستا ناوەندە کارەکاتەوە بەڵام ئێستا ژمارەیان ڕوو لە زیاد بوونە وردە خەڵکی زیاتر ئەوێت ئەو کارانە بکە و ڕاهێنەرێکی و سەمایاڵێت فێرخوازان لە ڕێگەی سەمای لاتینی شارە دەرونیەکانیان لە بیرەکەن ئەوانیش هاوکارە بن کە لە ماوەی کاتژمێرێک تا دوو کاتژمێر دەرونی خەڵک خۆشتر بکەن ئەیکۆ ببینین بزانین هاوڵاتیان چۆن ئەیانەوێت ڕوو لە کار یاخود دەرونێکی ئارامتر بکەن. Bi vê dansê hejmarek ji xelkê Sûriyê hewl didin biçekî xwe ji fişarên jiyanê dûr bixin. Bi van çend gavên davê jin zehmetiya xwe ya ku rojê re derbas kirin ji bêr dikin. Li vê holê ji 10 heta 12 kesan bi rêya mamosteyan xwefêrî semaya latînî dikin. Rahîner dibêjin li navenda wan ew hewl didin heta astekî derûniya xelkê xweş bikin û yekdem jimêra xelkê li vê holê kefîl e got mezajê wan bi temamî biguhere. منلاحظ انه في هيك شوي ام دبینن کو خلق گلک وسطانه ام هست بدرونیا وان یا خراب دکن لو ما ام هول ددن حتى آستکی بهلن خلق خوشبیر وکا ام دبیجن وان راستا هون نکارن خو بیک جاری جدی فاکتویا خو وقتینن لی بیک دمجمیر یان دو دمجمیران توتکاری خوشبیر وکی و دهمان دمه دجی لسر سروشتا خو بی مو لحتى تنفصلوا عن الواقع ولكن لحتى يكون عندكم ساعة أو ساعتين بالنهار تقدروا تكونوا نفسكم فيه. خودیه ناونده عدنان محمده دماغو تمنی وی 11 سال بون سمایه لاتینی دکر و بری 15 سالان بریار دا دبستانه که تایبت به فیر کرنا وی سمایه لشامه وکه. ده سالین شرده هجمارا خونده کارنوی کم بون. لینها دیگل سفک بونه آسته شر هدی هجمارا خونده کارنوی بلند به. بس عم نتدرب العالم عم تفرغ طاقة بس نحن من 4 نها ام تاني راهنان عم دكن بري 4 حتى 5 سالان ام لقهرمانيان آماده دبون قهرمانيا سوريا يا سمايجي وكو قهرمانيا فوتبولي بو بيوستي اما بپشگیریا وزارت چاندیا سوریه هيا دوی فدراسیون سمای هبه دا امجاره کدن وگرن وی کاری خوی بری کاری می بریا شر و امن نرتيا سوريا لولات عربي وآسيا يجي بكن مثل سوريا بالدول العربية وبالدول الآسيوية شر دريج للسورية باندور لتفاهية تخو چينن جواكا سوريا كر او شر بو سدما كشتنا 9 مليون كسي هروها بهتر جنيف ملت سوريا در بدرو کوچ بربو هروها او ولات دي كريزة كآبوريا گلك خراب دهيلا اف همو سدم باندوره که مزن لدرونیا خلکوی ولاتی کر. ئێوەش هەمیشە دەروونتان ئارام بێ و دڵتان خۆش بێت دووبارە بەبیرتان نەهێنمەوە پەیامی و گەنجانەوە بوو کە مەترسن لە شکستەکان چونکە شکستەکان فێرمانەکەن کە سەرکەوتوو بین و هەر دەرفەتێکیش هەبوو ئێمە بتوانین بیقۆزینەوە ئەو کار و پلانەی هەمانە تیا جێبەجێ بکەین. تەواوی پرۆگرامی بانی 24م پێشکەشکردن بۆ هیوایان ڕۆژەکەتان بە ئارامی و بەخۆشی بەڕێ بکەن ماڵەوە.